گفتوگوێم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک لەتیف نێروەیی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک لەتیف سڵاو لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. با پرسیارەکەم ینی بە کورتی بکەم، جیاوازی یەکێتی پارتی چییە؟ زۆر سپاس کاک ڕانکۆ و ڕێز سڵاو بوو بینەرانی بەرێز. ئێمە دوو جۆر جیاوازی هەیە. جیاوازێک بوو ئەو سەردەمە دەگەڕێتەوە کە دوو ئیدارەی بوو، ئیدارەی سلێمانی و ئیدارەی هەولێر. ئەو کاتێک کە ئیدارەی سلێمانی سربەخۆ بوو، پارە و پلان و بڕیار لە یەکێتی بوو، یەکێتی توانی گۆڕانکاریکی یەکجار گەورە بکەوە، ناوچەکە ئاوەدانێکی یەکجار زۆر بەخۆیان ببینێ. بۆ نمونە دروستکردنی تونێلی ئەزمر، ئەو کاتەکە تونێل دروستکرا، خەڵک لە هەولێر و دووکەوە دەهاتن بۆی ببینن تونێل چییە لە کوردستانە، چونکە ئەو کاتە لە هەولێر و لە دووک نەبوو. و یەکێتی توانی دووسایدی جادەی دووسایت لە نێوان سلێمانی دووکان، سلێمانی هەڵەبچە، سلێمانی چەمچەماڵ دروست بکە. هێشتا لە هەولێر دەستیان نەبردبوو بۆ دروستکردنی جادەی دوو سایدی. و یەکێتی توانی بە پشتبەستن بە توانای مرووی و تەکنیکی خۆی بە معریفەی خۆی بابەتی دەرهێنانی ناوت و دروستکردنی مەسفا و پاڵاوگە. و ئەو کاتەش دیسانەوان حملەیەکەن دەست پێ کرد، بڕوایان نەدەکرد کە یەکێتی دەتوانێت پرۆژەیەکی وا استراتیژی بەرهەم بێنێت. و ئەمە لە هەمان کاتدا یەکێتی بیر لەوە کردەوە کە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان دابمەزرێنێ ئەیان و چوون دەبێت لە پارێزگا ئیدارەی سربەخۆشە بێ. و دوای ئەوە یەکێتی جگە لە زانکۆی سلێمانی بڕیاریدا بە کردنەوەی کۆمەڵێک زانکۆ لە گەرمیان، لە ڕاپەڕین، لە چەمچەماڵ، لە کۆیە. ئەمانە پێیان سێر و دەیان چوون دەبێت زانکۆ لە قەزا بکرێتەوە. ئەمە کێشە بوو زانست دروست دەکات. دوای چەندین ساڵ 15-20 ساڵێک ئەو جاهاتون ئەم مودێلە یەکێتیان ئەوانیش بەکاریان هێنا. و یەکێتی ئەو سەردەما دەستی ئاوەدانی خزمەتگوزاری دەگەشتە هەموو دێهاتەکانی سنووری پارێزگای سلێمانی بە دەڤەری گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبچەوە. ئەوان هێشتا دەستی ئاوادانیان نەگەاند بوو ناوچە دوورە دەست و سەر سنووریەکان. بە ئێستاشەوە هێشتا ناوچە سنوورەکانی ئەوان فەراموش کراون. بەڵام کاتێ جیاوازی دوام دەست پێ دەکەن، کاتێک هەردوو ئیدارە یەکیان گرتەوە، سەرچاوەی ئیدارەی چوو هەولێر، بڕیار زیاتر کەوتە دەست لایەنێکی سەرەکی کە پارتیان جیاوازیەکان بە شێوازێکی تر دەستی پێکرد. یەکێک لەوانە ئەو جیاوازیە بوو کە لە نێوان دەڤەری زەرد و دەڤەری سەوس هێنانەکایەوە. و دوا ئامار ینی ئەو ڕاستە دەسەلمێنێ کە جیاوازی زۆر زەقەیە. ئەو برەپارەیە ئەو بودجەیە کە بوو پرۆژەکان تەرخانکراوە لە سەدا 78 بوو دەڤەری زەرد و لە سەدا 22 بوو دەڤەری سەوس. و لە هەولێر بڕیاریان دەدا بۆی پرۆژە لە سلێمانی جێبەجێ بکرێ و پارە تەرخان نەدەکرا. پاشان دەیانگوت ئەمە پرۆژەی یەکێتین و یەکێتی پێی ناکرێت پرۆژەکان جێبەجێ بکە. هەر چوونێک بێ یەکێتی بە هەر شێوازێک بێ ئەو پرۆژانەی کە ڕاستە دواکەوتن بە خەرجی بە ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کران. بەڵام جگە لە جیاوازی هەر لە سنووری دەڤەر لەسەرەوە ڕەخەمە بۆسین بەر لە بچێت جیاوازی، ینی یەکێتی بە سەدا 22 بەرکەوتووە بۆ هەموو ئەم زۆنی حکومڕانیە فراوانی کە لە بەردەستیدایە، لە بەرامبەردا سەدا 70. بەڵێ ئەمانە بەڵگەنامە و داتای ڕەسمین تەنها لە سەدا 22 ئەو خەرجی و بودجەی کە بوو پرۆژەکان تەرخان کراوە لە سەدا 22 بوو دەڤەری سەوس، لە سەدا 78 بوو دەڤەری زەردە. بەڵام بابین لە دەڤەری زەرد هێشتا کۆمەڵێک لەوێش جیاوەکاری و نائەدالەتی و نایەکسانی هەیە. ئەم جیاکاریانە لە چیدان؟ بەشی زوری پارە لە خۆیان لە جادە و لە شەقام خەرجی دەکەن. بوارەکان دیکەی تەندروستی و ژینگە و سەوزایی و پاک و خاوێنی و زانست و پیشەسازی و بوارەکان دیکە هەولێر و دهۆک ئەو دەڤەرە زۆر لە دواوە بە نیسبەت ناوچەکانی تری ئەمەی لە سنووری دەڤەری سەوزن. لە جادەشە
دیسان نەعەدالەتێکی زۆر هەیە جیاوازیەک لە نێوان جادەی تەخت و جادەی سەخت جادەی تەختیش کردوانەتە بە دوو بەش جادەی تەخت ئەوەی کە ڕێگایەکی تایبەتە هاتوچوو بوو مەسئولین ئەمە زۆر بە گرنگی بە باشی خزمەت کراوە بەڵام ئەو جادە تەختەی کە ناکەونە سەر ڕێگای هاتوچووی مەسئولین زۆر فەرامۆش کراون بۆ نمونە جادەی تەختی هەولێر خەبات ئەوەندە فەرامۆش کراوەمە 4 ساڵە 20 کیلومترێکە دەیانەوێ نوێژەم بکەنەوە بەڵام خاوڵاتیان بەدەست تەپۆتۆزی هاتوچووی سیارە و شۆفێران بەدەست قەرەباڵغی و وەستانی سیارە و گیریان خواردەوە گرفتێکی گەورەیان هەیە شوێنێکی تری دووش چەند شوێنێکی تری جادەی تەختەیە کە خزمەت نەکراون بۆ نمونە شوێنێکی وەکو هیران سکتان کەمە ناوچەیەکی سیاحیە و شەقامێکی تەختە بەڵام ئەمە سیام هەڵبژاردنە هێشتا ئەو جادە تەپۆتۆزی لێدەبارێ هێشتا قیرتاو نەکراوە هێشتا ئەورێکی باش لێ نەدراوە جادەیەکی تری تەخت بالیسان خەلیفانە کە ئەمە ئەتوانین وا بڵێن پێگەی پارێزگاری هەولێر لەو دەڤەرە چکە دەکەوێتە دەڤەری خۆشناوەتی ئەوە چەندین ساڵ بوو هاوڵاتیان هاواریان بوو مانیان دەگرت خۆپشاندانیان دەکرد ڕێگایاندا دەخست بۆەوەی جادەکەیان چاککرێ جەنابی پارێزگار هیچ ئەورێک لەو ناوچەی نەدایەوە بۆ یەکێتی ناچار بوو پار لەسەر ئەرکی خۆی 21 کیلومتر جادەکە قیر کرا 6 کیلومترێک ماون دەکەونە نزیک سەیتەرەی ئەوان ڕازی نەبوون ئەوێش دروست بکرێگینێکێتی ئەو جادەشی تەواو دەکرد دێین و جیاوازێکی تر پەیوەستە بە شوێنی سەخت باشە دەمێت لەسەرم بۆستم ینی کەواتە دەتەوێت بڵێ ئەوەی کە ڕێگەی ماڵە بارزانە باوا بڵێن ئەگەر بە ئاسمانی شۆبێ ڕێگەکەیان بۆ تاشیوە و ڕێکیان کردوێتەوە و کردویانە بە شەقامێکی خۆش ئەوەشی کەی خەڵکە فەقیر و ڕوت و هەژارەکەیە لێگەڕاون و دەستکاری ناکەن یعنی ئیدارەی هەولێر بە تاکید ینی دایمان شتەکان وام پیشان دەدەن لە بەرچاوی کەسە یەکەمەکان کە ئاوادانیەکی زۆر هەیە و بۆی ئەوان لێی ڕازی بن بەڵام گرنگێکی وا نادەن بە شوێنەکانی تر بە تایبەتی کە جەماوەریان کەمە لەو ناوچانە بۆیە بۆ نمونە نێوان هیران بۆ سکتان و ئەو ناوچەیە زۆرینە دەنگدەری یەکێتین لە بالیسان ئەو حەوزە بە هەمان شێوە زۆرینەی دەنگدەران دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەدەن ئەمە بوو دەڤەری باڵەکاتیش بە هەمان شێوە بەڵام ئێمە بین شوێنی سەخت جادەی سەخت کوێیە هاملتۆنە یان ئەوەی لە سۆران تا دەگاتە حاجی ئۆمەران 62 کیلومترە ئەمە 34 ساڵانە ئەڵێن ئەوە بەردی بناغی ئەم پرۆژە یان کردنەوەی پرۆژەکە دەست پێکردنی پرۆژەکە بۆ دووسایدکردنی ئەو جادەیە و هەر چەند ساڵێک ئەڵێنەوە بودجەیەکی تایبەت تەرخان کرا 34 ساڵە ئەو پرۆژەیە پەک خراوە یان لە شوێنی خۆی وەستاوە دوجار هاتن بەشیان کرد وتیان لە نێوان چومان و حاجی ئۆمەران کە 18 بۆ 20 کیلومترێک دەبێ ئەمە 14 ساڵە ئیش لەو پرۆژە دەکرێ بواتە ڕێگای مەرگ ئەو جادەی هاملتۆنە لە نێوان چومان و حاجی ئۆمەران 14 ساڵە لە 140 تەواو کراوە ئەمەی تر 62 کیلومترەکە هەر هیچی بەسەر هیچەوە نییە بۆیە بۆتە ڕێگای مەرگ چونکە بە پێی ئەو سەرچەوانەی کە لە میدیا بڵاو کرانەتەوە کۆ کراونەتەوە زیاتر لە 200 کەس لەو ڕێگایە گیانیان لە دەستە بەهۆی ڕووداوەکانی ئۆتۆمبیل و هاتوچوو و زیاتر لە 1000 کەسیش بریندار بوون ئەم ڕێگا سەختە یان جادە سەختە پێمان دەڵێت ئەوان توانای دروستکردنی جادەی سەختیان نییە ئەوە یەکێتی بووە توانی لە کۆمەڵێک شوێن ڕاستە دواکەوت بەڵام خۆی لە قەرەی پرۆژەی سەخت بدەکە شوێنەکە بەردەڵانی بێ و شاخ بێ گردێک بێ کە هەمووی بەرد و ئەوانە بێ ئەوە نەیانتوانیوە 34 ساڵە ئەو پرۆژە تا بکەن ئەمە لە کاتێکدا کە ناوچەیەکی گرنگە ڕێگایەکی نیو دەوڵەتیە و دەواازەیەکی سەرەکیە بۆ ئابووری و بازرگانی بۆ گەشت و گوزاری و بوو بوارەکانی دیکە ئەمە جیاوازیەکانی ئێمە و ئەوانە ئێمە بە دادپەروەرانە و سەرتاسەری هەوڵماندا بوو کارمان دەکرد ئەوان بەم شێوازە ئەوە دەکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێساڵێن ئەی یەکێتی کەتو لە سلێمانی
بەو شێوازە نییە دەورت چی بە دەوری ئێمە بە نمونەیەکی تربێنین کاتێک کە دەسەڵات بەدەست ئێمە بێ ئیدارە بەدەست ئێمەوە بێ پارە بەدەست ئێمەوە بێ بریار و پلان بەدەست ئێمە بێ ئێمەین حزبی خزمەت گوزار بەڵگەی بچیە بەڵگە ئەوەیە کە ساڵێکە ئیدارەی کەرکوو کەوتوتە دەستێکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بەراورد بکەین ئەو پرۆژانەی لە ماوەی یەک ساڵە لە کەرکووک جێبەجێکراوە لە سەردەستی پارێزگاری کوردی یەکێتی بەراوردی بکەینەوە لە پرۆژەکانی هەولێر پرۆژەکانی دهۆک پرۆژەکانی شنگال و دەشتی نینەوە لە سنووری پارێزگای نینەوە دەبینین کەرکووک بەقەی هەر هەمویان نیشان کردووە لە ڕێگا و بانە لە قیرتاوکردن و کۆنکرێتکردنە بەپێی ئەو بەڵگەنامە ڕەسمیانەی کە لە ڕاگەیاندنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ڕاگەیاندنی پارێزگاری کەرکووک بڵاوکرانەتەوە 96 کیلومتر قیرتاو و کۆنکرێت کراوە تو هەر هەمووی ئەوانەی هەرسێ پارێزگاکە کۆ بکەیتەوە ناگاتە بەم ڕێژەی کە لە کەرکووک جێبەجێ کراوە لە کارەبایان کاتێک کە ڕێبوار تاها بوو بە پارێزگار کارەبای ڕئیسی لە کەرکووک تەنها 6 ساعت بوو لە ئێستادا دوای تێپەڕبوونی ساڵێک گەیشتوتە 20 ساعت کارەبای ڕئیسی و لە هەندێک گەڕێکی ناوشاری کەرکووک گەیشتە 24 ساعتوەتە بە بەردامی هەیە و شوێنەکانی تریش هەندێک پێداویستی و لانی تەکنیکی هەیە ئەلبەتە بە نەک وەکو پرۆژەکەی لای خۆمان بەڵێ ئەمەی کە من باز دەکەم لەوانە بڵێن ئەم داتا لەکوێیە ئەمە پێرێ لەلایەن جێگیری بەڕێوەبەری کارەبای کەرکووکەوە بە ڕسمی ئەم ژمارانە بڵاو کراونەتەوە لەبەر ئەوە اینجا ئەمان بەڵام سەرەڕای ئەمە دێن قسێکی خۆت ینی قسێکی سەرەتای خۆت وتت پارتی دوای ساڵانێک هاتووە مۆدێلی خزمەتگوزاری یەکێتی دووبارە ئاکاتەوە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا لە ئاڵمەتەکانی بانگەشەیە جێگری دووەمی پارتی دیموکراتی کوردستان ئەیوت ئێمە حزبی خزمەتگوزارین ئێمە دەتوانین خزمەت بکەین خزمەتگوزاری بکەین هەندێک حزبی دیکە ئەو بەسی یەکێتیش بوو باڕۆن قسە بکەین ناتوانن خزمەتگوزاری بکەن بەڵام تۆ دەڵێی ئەو مۆدێلی ئێستا لێرە و لەوێ هەندێک خزمەتگوزاری دەبینین ئەمە دووبارەکردنەوەی ئەو مۆدلێک یەکێتی ساڵانێک لەمە بەرجێبەجێ دەکرد بە تاکید هەر شوێنێک دەسەڵاتمان بکەوتە دەست وەکوتم بڕیار و پلان و پارە لە دەستێکێتی بێ ئەو ناوچە ئاوادانی بەخۆی دەبینێ بە شێوەیەکی یەکسان و دادپەروار خزمەت بوو هەمووان و ئەگەر ئێمە بین بە ئەزمموی ناوچە دابڕێنراوەکان کەرکووک و شنگال و ئەو ناوانە دەشتی نینەوە ئەوان لە کەرکوو لە مووسڵ جێگیری یەکەمی پارێزگار سەر بەوانە و یاریدەدەری پارێزگار بوو کاروباری ئیداری سەر بەوانە پێشتر لە 32 مەسئولیەکە ئیداری 22 ئەوان بوون لە قایمقام و مدیرناحیە و پلەکانی دیکە لە ناو ئەنجومەنی پارێزگا لە دوای ئەماڵ بژاردنە ئەوان 4 کورسیان هێنا ئەنجومەنی پارێزگاکان ئێمە 2 کورسیمانێنە ئەبواە پشکمان هەبێ لە سنووری ئەو ئیدارەیە ئەوان بەداخەوە زۆر جار بە ئێمە ئاڵێن ئەوان غەدریان لە ئێمە کرد بەڵام ئەوان خەنجەری ژاراویان واشان لەبەر ئەوەی ئەو پوستانەی کە عەرەب ڕازی بوو بە ئێمە بدرێن ئستحقاق ئێمە بوو تا ئێستا بە ئێمە نەداوە بەڵام چیان کردووە پرسیارەکە وایە چیان بۆ شنگال کردووە وەزیری ئاوادانی سەر بەوانە تا ئێستا وەزیری ئاوادانی گەشتێکی نەکردووە بوو شنگال تا ئێستا هەوڵی نەدا بەردێک بخرێتە سەر بەردێک بۆ دەڤەری شنگال ئەمە بوو دەشتی نەینەوەش بە هەمان شێوایانی ئەوان پشکێکی زۆر دەسەڵاتێکی زۆر لە سنوورێکی فراوان بەڵام هیچیان نەکردووە و دەیبینین لە کەرکووک سەرەڕای هەموو ئەو گوشارانەی ئەوان و خەڵکی دیکە بۆ ئێمە دروست دەکەن لە هەموو بارەکاندا کەرکووک ئاوادانیەکی یەکجار زۆری بەخۆیە بینیوە زۆر باشە کاک لەتیف ئەوان مۆدێلی یەکێتیان دووبارە کردەوە لە خزمەتگوزاریە ینی دانوێت دووبارەی بکەنەوە ئایا ئێوە مۆدێلی ئەوان دووبارەکەنەوە لە بەرتەسەکردنەوەی مەودای ئازادیە یان نا یەکێتی بەردەوام دەبێت لەسەر ئەوەی کە بڕوای بە ئازادیە و هەوڵ دەدا فراوانتری بکە کاک ڕانکو ئەوان دەستیان بۆ زۆر مەلەف بردووە نەجەحەتیان نایێناوە بابەتی مەلەفی ناوت سەرکەوتو نەبوون
بابەتی مەلەفی ئابووری سربەخۆ سەرکەوتو نەبوون بابەتی ئاوادانی تەنها ئەوان جادایە بینن جادە و جادەی ڕئیسی جادەی قیر لە دەرەوە سەرکەوتو نەبوون چونکە با سەردانێکی سنووری ناحیا و دێهاتەکان بکەن و لە مەلەفی ناوچە دابڕێنراوەکان ئەوان زیاتر ئەوان هەیمەنە و نفوسیان زۆرە لەوێ ئەوان سەرکەوتو نەبوون لە چوونەتی چارەسەرکردن و مامەڵەکردن لەگەڵ بەغا سیاسەتی ئەوان سیاسەتێکی تەندروست نەبوو نەجاحەتیان نهێنا ئێستا لەم بانگەشەدا دروشمەکانی هەڵبژاردننی پێشووی ئێمە ئەوان لەم هەڵبژاردن ئاڵێن هەڵبژاردننی پێشوو ئێمە دەمانوێت قۆڵای استراتیژی کورد بۆ چارەسەرکردنی کێشەکان بەغدایە لە بەغداش لە ڕێگەی دانوستان و تەفاهم و لێک تێگەشتن و سازانی نیشتیمانی ئەوان ئەم جارە دێن دروشمەکانی ئێمە کەنە بەشێک لە پەیامەکانی خۆیان کەواتە نەجاحەتمان هێنا سیاسەتی ئێمە سیاسەتێکی دروست بووە ئێمە نەچوونەتە سەر ڕێچکەی ئەوان هاتوونەتە سەر ڕێچکەی ئێمە و ئێمە سیاسەتی ئێمە لە بواری غازە سیاسەتێکی دروست بوو و نەمانهێشت غازی کوردستان بە دەردی نەوت بچێ و ئێستاوان زۆر شانازی بەوە دەکەن کە ئەمەی پرۆژەی ڕووناکی زۆر شانازی بەوە دەکەن بەبێ ئەوەی ئاماژە بە بدەن سەرچاوی دابینکردنی ئەو پرۆژە ڕووناکیە لە چەمچەماڵە ئەوەندە بە ڕۆژانە باسی دەکەن وەکو دەستکەوتێک باز دەکەن ئێمە حەز ناکەن ئەو شتانە بە حیزبی بکەین ئێمە دەمانەوێت یەک خۆیان دەڵێن یەک هەرێم بێ ئێمە بەڵام ئەمانەوێت هەرێمێکی دادپەروەر هەرێمێک بۆ هەمووان خزمەتکردن بۆ هەمووان دامەزاندن بۆ هەمووان دادگا و یاسا بۆ هەمووان بەداخەوە ئەوان لە قسەیەوا دەڵێن بەڵام لە تەنفیزکردن موسساتی ئەوان بەو شێوازە ئەو پەیامانە جێبەجێ ناکەن وەک چۆن لە بانگەشە وتیان با بانگەشەیەکی هێمنانە بێ ئەگەر ینی بەرز کاک مەسعود باسیەوەشی کرد کەوتێگە تەنها پۆستەری ئەوە بدڕێنین ئەوەی ئەوان نەدڕێنن بەڵام عملیەکە ئەوان لایەنەکانی ئەوان ئۆرگانەکانی ئەوان دامەزراوەکانی ئەوان بە پێچەوانە ینی بەربوونە دڕاندن و لابردنی وێنەی و دروشمی هێز و لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستەرەکانیوان لێرە پارێزراوە فلەکسەکانیەوان لێرە پارێزراوە زمانێکی نەرم بەسێکی ئازادیم بۆ ئێوە دەکەونە دوای مۆدێلی ئەوان من ئەبا ئەو قسێتەوە بکەم ئێمە بە زمانێکی هێمنانە بە داتا بە ژمارە بە ئەرقام قسە دەکەین و باسی خۆمان دەکەین 4 ساڵی ڕابردوو چیمان کرد لە ناوچە دابڕێنراوەکان 4 ساڵی ڕابردوو چیمان کردووە بۆ هەرێمی کوردستان لە بەغدا و لە ئایندەدا بە تەمای چین بەڵام بەداخەوان دێن یعنی بە زمانێکی زبر بە تەشیر بە چڕکردنەوەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە شەقامێکەوە و هەموو ڕۆژ ئەم شەقامە بە خەڵکی کوردستان دەفرۆشن ئەو پارەیە پارەی هەرێمی کوردستانە پارەی هاوڵاتیانە و ئەگەر بکرێتە پرۆژەیەکیش هیچ منەتێک نییە ئەمە واجبی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام ئەبێ یەکسانی تیابێت لەسەر ئازادی ڕادەربڕین من هیچ قسەیەک ناکەم تەنها قسەی لایەنەکانی تر دەکەم کاتی ئەوان باسی ئەوەیان کرد کە ئازادی ڕادەربڕین لە سلێمانی نییە لە سنووری ئەوانەیە سەیری سوسیال میدیامان دەکرد میدیای نوێ و سوسیال میدیا یعنی هەر پێکاتەیەک بە پێی ئەوەی چی بەسەر ئەوان هاتووە جەماعەتی یەکگرتو لە بەرپرس و کادرەوە تا ئەندامەکانیان ئەوان وەڵامی پارتیاندایەوە و باسی ئێوەیان کرد ئێوە چون باسی ئازادی ڕادەربڕین دەکەن کاتی خۆی ئێوە لە بادینان بارەگەکانی ئەوانتان ئێمەتان سووتاندووە و سەرکردەکانی ئێمەتان شەید کردووە و زوڵمێکی گەورەتان کردووە تەنها لەسەر ئەوەی کە بوچوونێکی جیاواز هەبووە سوورچەکان هاتون لە سوسیال میدیاوەتین چون باسی ئەم وەزعە دەکەن ئەوەی کە ئێوە بەسەری سوورچەکانتان هێناوە و ماڵی حسێن ئاغای سوورچیتان هێنەوە قەتل و عامەکەی کەلەکن لە بیرمان ناچێت و لە هەمان کاتیشدا لایەنەکانی دیکەش هەرکەکان بە هەمان شێوە لێنی پێویست ناکە ئێمە قسە لەسەرەوە بکەین بە کۆمەڵێک لە چالاکوان و ئەوانەی میدیاکاری ڕۆژنامەنووسانی سربەخۆن ئەوان وتیان چۆن ئێوە دێن باسی ئازادی ڕادەربڕین دەکەن ئەی ئەمە چەندین ساڵە
دەیان چالاکوان و ڕۆژنەمان تەخسوتە زیندانی تاریکەوە لەسەر پەیامێک لەسەر بوچوونێکی جیاواز لەبەرەوە پێویست ناکە ئێمە قسە لەسەرەوە بکەین خەڵکی تر لە جیاتی ئێمە قسە دەکا و ئەمە بۆ ئێمە جێگای شانازیە. زۆر بەڕێز کاک لەتیف نێروەی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. زۆر سپاس بێ باش. خۆشەویستان بەردەوامە بین لە دوای پشوویەکی کورت.